هاوپەیمانیی مێژوویی کە بە درێژایی دەیان ساڵ وەک یەکێک لە پتەوترین پەیوەندی ئەستراتیژیەکانی جیهان ناسرا بوو، ئێستا بە خاوبوونەوە و دوورکەوتنەوەیەکی بەرچاودا تێدەپەڕێت. راپۆرتێکی نوێی ماڵپەڕی پۆلیتیکۆی ئەمریکی ئاماژە دەدات کە ئێستا ئیسرائیل بە هەستیارترین قۆناغی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە چەندەی ڕابردوودا تێدەپەڕێت، لە کاتێکدا پشتیوانی سیاسی و کۆمەڵایەتی بۆ قەوارەکە بەردەوام ڕوو لە دابەزینە. راپۆرتەکە ئاشکرای دەکات دوای زیادبوونی ڕەخنە بێپێشینەکانی هەردوو پارتی دیموکرات و کۆماری لە سیاسەتەکانی تەل ئەبیب، قەوارەی ئیسرائیل و گروپەکانی لۆبی لە ئەمریکا کەمپەینێکی فراوانیان بۆ گەڕاندنەوەی پاڵپشتیەکانی واشنتۆن دەست پێکردووە. بەپێی راپۆرتەکە ناڕەزایی بەرامبەر بە سیاسەتەکانی قەوارەکە تەنیا لە چوارچێوەی باڵی پێشکەوتن خوازی پارتی دیموکراتدا نەماوەتەوە، بەڵکو گەیشتووەتە نێو ڕیزەکانی پارتی کۆماریش. لەو میانێشدا دەنگدانی زیاتر لە 100 ئەندامی کۆنگرێس بۆ پرۆژە یاسای ڕاگررتنی هاوکاریە سەربازیەکان بۆ ئیسرائیل گەرچی پەسەندیش نەکرا، بەڵام وەک ئاماژەیەکی ڕوون بۆ وەرچەرخانی هەڵوێستی سیاسی لە واشنتۆن بەرامبەر بە تەل ئەبیب هەژمار دەکرێت. درێژەکێشانی شەڕی کەرتی غەزە بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی مەدەنی و نیگەرانیەکانی نێوخۆی ئەمریکا لە ئەگەری پەرەسەندنی ئاڵۆزیە ناوچەیەکان بە تایبەت لەگەڵ ئێران وەک هۆکاری سەرەکی دابەزینی پێگەی قەوارە ئیسرائیل لە نێوڕای گشتی ئەمریکادا دەستنیشان کراون. هاوکات ئەنجامی ڕاپرسیەکان دەریان خستووە کەنەوەی تازە پێگەشت و گەنجانی ئەمریکا هاوسۆزێکی زیاتر لەگەڵ فەڵەستینیەکان نیشان دەدەن و ڕەخنەکانیان لە ڕەفتارەکانی ئیسرائیل توندتر کردووە. لەو میانێشدا بەپێی نوێترین ڕاپرسی لە 129 گەنجانی ئەمریکا کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 44 ساڵیدایە، جوولەکە وەک هەڕەشە بۆ سەر یەکڕیزی کۆمەڵگەی ئەمریکی دەبینن. لە بەرامبەر ئەم گۆڕانکاریانەدا قەوارەی ئیسرائیل هەوڵە دیبلۆماسی و لۆبیگەریەکانی خۆی بە ئاراستەی جوانکردنی وێنەی قەوارەکە و توندکردنەوەی هاوپەیمانێتەکە چڕتر کردووەتەوە. ئەنجامدانی دیدار لەگەڵ ئەندامانی کۆنگرێز، زیادکردنی بودجەی چالاکیە سیاسیەکان و ئامادەکاری بۆ سەردانەکەی بنیامین نەتانیاهۆ بۆ واشنتۆن بەشێکن لەم هەوڵانە. هاوکات ڕێکخراوە جووە کاریگەرەکانی وەک ئەیپاک بە بەکارهێنانی توانای دارایی و سیاسی خۆیان دەیانەوێت پاڵپشتی دارایی ئەو سیاسەتمەدارانە بکەن کە هاوسۆزی قەوارەی زایۆنین، گەرچی شیکەرەوەکان پێیان وایە ڕەگ و ڕیشەی کێشەکە لە خودی سیاسەتەکانی قەوارەکەدایە و بە کەمپەینی میدیایی چارەسەر نابێت. ماڵپەڕی پۆلیتیکۆ لە کۆتاییدا ئاماژەی بەوە کردووە نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان لە هەر یەک لە ئەمریکا و قەوارەی ئیسرائیل پرۆسەی گەڕاندنەوەی پاڵپشتیەکانی پێشووی واشنتۆن ئاڵۆزتر دەکات. شارەزایانیش جەخت دەکەنەوە بەبێ گۆڕانکاری بنەڕەتی لە سیاسەتەکانی تەل ئەبیب، بە تایبەت لە کەرتی غەزە و کەناری ڕۆژاوا. گەڕاندنەوەی متمانەی تەواوی ناوەندە سیاسیەکانی ئەمریکا کارێکی ئاسان نابێت.